نەوەی نوێ بەدەستی ئەم بەرە ناڕازیی ئێمە دوا بزمار لە تابوتی مەرج خۆیدا و بەخشانی نەوەی نوێ بەردەوامن پەیوەندیتان بە نەوەی نوێەوە ماوە یان نە خەنجەری داوە لە 300,000 دەنگدەری ئۆپسیۆن نەوەی نوێ ئەزبێکی دیکتاتۆریە بە پێکەنینەوەکو دوو دۆستی زۆر دێرین بەیەکەوە دەرکەوتن ئێستا کردێکی بە ڕێگای کانی هەموو ڕۆژێک داباشانە لەژێر فشاری یەکێتی ئەگە لە ناو زیندان بشکوژرا بە هەرگیز دەنگی دەنگدەرەکان و خۆبەخشەکانی جوڵانەوەکەی نەفرۆش بە پێت وایە ئۆپۆزیسیۆن ببێتە بەدیلی دەسەڵات واجهەی حزبەکەی کە دکتۆر غالبە داوا لە عەشدی شعبی دەکە بێت کوردستان داگیرکات ڕێستان لەسەر ڕێککەوتنەکە چییە؟ خوێندنەوەتان چییە بوو ئەمە؟ داباشان کرد بە مۆزەخانە وەنە کەس لە بەردەش سەر هەڵواسی ئێستا کە دەتوانین زۆر بە کورتی بڵین بنەماڵەی عەبدولواحید خۆبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ لە سەفقەی سیاسی بەکار هاتن ژن دەڕۆیشتە پەرلەمانی عێراق ئەمجار دەگەڕاوە پیاوەکەی دەڕۆیشتەوە بە پەرلەمانی عێراق ئەم قسەیە زۆر گەورەیە ڕۆژنامە نووز لەسەر ئەوەی کە وتویەتی لە پەخشێکی ڕاستەوخۆدا هەولێر ئارامە تەلەفۆنی بۆ کراوە پێیان وتووە ڕاژەکەت لای ئێمە کوتایی پێ هاتووە بڕۆ ماڵەوە ئەوە ڕەخنەیان دەگرت لە بنەماڵە کەچی حزبەکەیان بوو بە بنەماڵە دەبین ئێستا لە بەغدا دەست لە ملانێ دەکەن دەست داخن ناو دەستی یەکتر هیچ کێشەیەکیان نییە ئەوە تەنها بۆ خۆڵکردن لە چاوی خەڵک بوو سڵاوتان لێبێت ئەنجامدانی ڕێککەوتن و دروستکردنی هاوپەیمانێتی لە نێوان جوولانەوەی نەوەی نوێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانی قوڵ و فراوانی لە نێو خوبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ دروست کردووە دوای ئازادکردنی شاسوار عەبدولواحید لە زیندانەکانی یەکێتی لە سلێمانی کە لە زیندان هاتە دەرەوە دواتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانێتیەکیان دروست کرد و بڕیاریاندا کورسیەکانیان تێکەڵ بکەن و ئیدی ئەمە وای کرد کە لە نێو خۆبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ ناڕەزایەتی قوڵ و فراوان دروست ببێت یەکێک لەو کەسانەی کە ئەمڕۆ لە ستودیۆی پایتەخت لەگەڵم میوانە کاک ئەحمەد کوردەیە کە یەکێکە لە خۆبەخشانی نەوەی نوێ و هەروەها بەرپرسی خوێندکارانی نەوەی نوێ بووە لە هەولێر لە هەمان کاتیشدا ڕۆژنامە نووسی پێشووتر بووە لە میدیای فەرمی جوولانەوەکە کاک ئەحمەد زۆر بەخێر بیت بەخێر بێت سەرچاو دەمێت لەوە دەست پێ بکەم کاک ئەحمەد هۆکاری نیگەرانی و ناڕەزایەتی ئێوە لە جوولانەوەی نەوەی نوێ چییە؟ بەڵێ هۆکار گەلێکن بۆ نیگەرانی ئێمە تەواو سیاسەتی نەوەی نوێ پێچەوانەی ئەو سیستەم و پرۆگرامەیە کە لە پێشوودا بە ئێمەیان وتبوو وا خەریکە ئەم جوڵانەوەی لەنگەر دەگرێت بەرەو بنەماڵەیی بوون و تەسمیل بوون بەرامبەر بەدەسەڵات بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان مەبەستت چییە لەوەی کە دەڵێ بە بنەماڵەیی بوون؟ بەڵێ ئێمە کۆمەڵە گەنجێک بین زۆر مۆدێرن بیرمان دەکردەوە دوای کەمێک دروشمی قەبەقەبەی سەرۆژ جوڵانەوەکە کەوتین کاک شاسوار کەوا ئەم جوڵانەوەیە تەواو جیاوازە لە عەزبەکانی تری کوردستان و بنەماڵەیی نییە بەڵام ئێستا دەبینین لە یەکەم هەنگاوی سیاسیان نەیتوانی ئەم ڕێچکەیە بشێنێتن سروە عەبدولواحید دەکات بە خوشتی کردیت بە وەزیر لە بەغداد کوردەوان جەمال کە کوڕەپوریەتی کردیتی بە سەرۆک فراکسیۆنی جوولانەوەکە لە پەرلەمانی کوردستان کەواتە ئەم عەزبە لەنگەر دەگرێت بەرەو بنەماڵەیی بوون و بنەماڵەیی بوونێکی جیاواز تۆ بێی خەنجەر لە پشتی دەنجی ناڕازی بدەی بۆ ئەوەی بنەماڵەکەت و کەسانی نزیک لە خۆت مستەفیدکەی لە حکومەتدا خەنجەریان لە خۆبەخشانی خۆیاندا خەنجەری داوە لە 300,000 دەنگدەری ئۆپسیۆن باش کاک ئەحمەد مەبەستمە بۆ ئەوی لای بینەرانیش ڕوون بێت مێژووی دەستکردن بە کاری سیاسی لەگەڵ نەوەی نوێ دەگەڕێتەوە بوو کەی لەلایەن ئێوە و ئێوە چۆن دروست بوون کاری ئێوە چی بوو؟ من وەک بەرپرسی خوێندکارانی جوڵانەوەی نەوەی نوێ کارم کردووە و پێشتریش ڕۆژنامە نووس بووم لە میدیای فەرمی ئەم جوڵانەوەیە من لە ساڵی 2021 پەیوەندیم بە جوڵانەوەی کردیە پەشیمان نیم کە پەیوەندیم بۆ جوڵانەوە کردیە چونکە من تا ئەم قۆناغە لەگەڵیان بووم تا لەژێر فشار ڕێک نەکەوتن لەگەڵ یەکێتی بەڵام دوای ئەوەی کە لەژێر فشارێکی زۆردا لەگەڵ یەکێتیدا کەوتنە ڕێککەوتن و خەنجەریاندا لە دەنجی ناڕازی کە ئەمە تەنها لەلایەن نەوەی نوێنە لەلایەن ئۆپسیۆنەکانی پێشووتریش ئەو بۆ چەندەمین جارە دووبارە دەبێتەوە کە خەنجەر دەدەن لە پشتی دەنگدەرانی ناڕازی کە ئەمە ناومێد دروست دەکەن ناو دەنگدەران و کاردانەوەی خراپ دروست دەکاتن و لە ئێستادا ئێمە کۆمەڵەیەکین هەر من نیم و من یەکەم کە سکۆتا کەسیش نیم کۆمەڵەیەکی زۆر فراوانین کەوا دەنگێکی ناڕازی لە نام جوڵانەوەیە دەمانەوێت
بەرەیەش ناڕازی دروستکەین بۆ ئەوەی کەوا بزانن هەر کەسێک لەژێر هەر ناوێک و بە هەر جۆرێک بیەوێت دەنگ دەری ناڕازی بێئومێد بکە ناتوانانی کۆمەڵەیەشین ئێمە بەرهەڵسکارین بەرامبەر بە جوڵانەوەی نەوەی لە ئێستادا. باش دیمە سەرەوە پرسیارێکی پێویستم هەیە بەو باوەتێک کە ژمارەتان چەندە و چۆن دەبێ بەڵام پێم بڵێ بۆچی دەڵێیت پەشیمان نیم لە کاتێکدا دەزانیت کە سەرۆکی جوولانەوەی نەوەی نوێ پابەندەم بۆ بەو کارنامەیە کە ئێوەی لە دەوری جوولانەوەکە کۆ کردوتەوە چۆن پەشیمان نیت؟ بەڵێ من پەشیمان نیم چونکە من تا ئەم قۆناغە لەگەڵیان بووم کە نەکەوت بوونە ژێر فشاری هیچ لایەنێک. ئێستا کەوتونێتە ژێر فشار؟ بەڵێ ئێستا لە ژێر فشاری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم ڕێکەوت نەکراوە. ئەمە ناڕەزاییی زۆر بەرفراوانی ناوجوڵانەوەکە دروست کردووە. باش دێمە سەرەوەی کە خۆت باست کرد ژمارە ئەو کەسانێکە لەگەڵ ئێوەن ئێوە بە تەمای چین ژمارەتان چەندە ینی ئەو کەسانێکە لەگەڵ ئێوە هەمان بوچوونیان هەیە یان ناڕازین ژمارەکانیان چەندە؟ دەمەوێت ئەمە بێ بە شوکێک بۆ جوڵانەوەکە بۆ ئەوەی بە هەڵەکانیان دابستنەوە بە ئەمە بۆ ڕۆژانی داهاتوو بێ لەم کۆنگرەی کەوا بڕیارە لەگەڵ برادرانی جوڵانەوەی نوێی نوێ لەگەڵ ئەو دەنگە ناڕازیانی کە لە سیاسەتی ئێستا جوڵانەوەکە ناڕازین ما بۆ ئەو کاتە بێ. دەتانەوێت کۆنگرە بکەن کۆنگرێ ڕۆژنامەوانی بکەن؟ بەڵێ لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە دەتانەوێت چی بکەن؟ کارنامەیەکتان هەیە؟ عەز دەکەم هەمووی بۆ ئەو کاتە بێت. باش لەناو جوولانەوەی نەوەی نوێ کاک ئەحمەد تا چەند ئازادی بوونی هەیە؟ بەڵێ نەوەی نوێ عزبێکی دیکتاتۆریە هیچ خۆبەخشێک لەم جوڵانەوەیە بۆی نییە لە هیچ میدیایشتری دەسەڵات و یاخود غێری دەسەڵاتیش قسە بکات و بڕیاری یەکەم و کۆتایی کاک شاسوارە. ئەنجومەنێکی سیاسیمان هەیە بەڵام ئەنجومەنێکی کارتۆنیە 2000 بڕیارەکان چینە لایەن کاک شاسوار دەدرێتن و هەر ئەم بڕیاران نەکەس نەبواری جێبەجێکرد. ینی جوولانەوەی نەوەی نوێ وەکو حزبێکی ئۆپۆزیسیۆن کە دامەزرا ئەوان وتیان ئێمە لەگەڵ ئەوەین کە دەنگی ئازاد دەبێ هەبێت دەنگی ئازاد نابێت کە بکرێت شیعار و قسەکان دروشمەکانیان ئەوە بوو ینی پێم سەیرێکە دەڵێیت بە دیکتاتۆرانە مامەڵیان کردووە. خۆی لە وڵاتە جگە لە نەوەی نوێ توانە بڵم هەموو حزبە ئۆپۆزیسیۆنەکان کار لەسەر وەهم دەکەن کار لەسەر خەیاڵ دەکەن کار لەسەر خۆڵکردن لە چاوی خەڵک دەکەن. ئێمەش ڕەنگە کۆمەڵە کەسێک بووین دوای ئەم دروشمانە کەوتە بین بەڵام ڕەنگە ئێمە هۆشیارتر بین زووتر توانین بمان تێبگەین لەم دروشمانە ینی بۆ نمونە یەکێک لە دروشمانە کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ دەیوت ئێمە لە بەردەرچی سەرا و لە بەردەرچی قەڵا هەڵتان دەواسین بەڵام دواتر بینیمان بە دوو پۆلیس هاتن سەرۆکی جوڵانەوەکەمانیان دەژیر کرد. یەکێک لە دروشمەکانی تری دەیوت داباشان دەکەین بە مۆزەخانە بەڵام ئێستا کردێکی بە ڕێگای کانی هەموو ڕۆژێک داباشانە. دروشمەکان زۆرن قسەکان زۆرن بەڵام دەبایە ئێمە ئەو کۆمەڵە گەنجە کە بە مۆدرێن بیرمان دەکردەوە نەدەبووە هەرگیز پەندە کوردیەکان پەراوێزخین لە کاتێدا کە پندێکی کوردیمان هەیە دڵی هەڵگرتنی بەردی گەورەمانەی نەهاوێشتنیەتی. ئێوە شۆک بووم بە بینینی ئەم جۆرە ڕەفتارانەوە ئەم جۆرە جوولە سیاسیانەی سەرۆکی جوولانەوەی نەوەی نوێ؟ شۆکبوونەکەی ئێمە لەوەدایە ئێمە ڕەنج بە خەساربوونی خۆمان ماندووبوونی خۆمان تەمەنێککردنەوە ئەم جوڵانەوەی کارمان کردیە خۆبەخشانە بە مەبادئێکی پاکەوە بەڵێ پێمان ناخۆش بوو بەڵێ ئێمە دڵگران بووین بۆی کە بینیمان لەژێر فشار لەگەڵ یەکێتی ڕێکەوتنی کردووە. یعنی من ئێستا کە زۆر معجیبم بەوەی کە سەرڕای هەموو تێبینیان لەسەر کاک لاهورم هەیە بەڵام معجیبم بەوەی کە بینیم لە چەند ڕۆژی پێشوو کە لە دادگاییکردنەکەی وتی من دەبێت کۆتا کەس ئازاد بکرێم بەڵام سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ تعاملی 6 مانگ زیندانی نەکرد کەەوە زۆر خەتەرە. تۆ سەرۆکی جوڵانەوەیەکی ئۆپۆزیسیۆن بی دەبی چاوەڕێی مردم بکەی دەبی چاوەڕێی دەستگیرکردن بکەی دەبی چاوەڕێی هەموو بازێکی قڕز بی. کەواتە خۆبەخشانی جوولانەوەی نەوەی نوێ لە سەفقەی سیاسی بەکار هاتن مامەڵەیان پێوەکرا؟ بەڵێ ئێمە مامەڵە بە هەموو دەنگدەرانی جوڵانەوەی نەوەی نوێ کراوە. بۆیە من کەمێک دەتوانم بڵێم پەرێشتانیەکەم ڕەویتەوە دەنگدەرانی ئۆپۆزیسیۆن دەنگدەرانێکی زۆر هۆشیارن بینیمان لە ڕابردوو چۆن گۆڕانیان سزادا وە دڵنیام لە داهاتوو لە هەڵبژاردننی داهاتوو نەوەی نوێ بەدەستی ئەم بەرە ناڕازیەی ئێمە دوا بزمار لە تابوتی مەرج خۆیەدا. ئەم قسەیە زۆر گەورەیە لە سەردەستی ئێوە جوولانەوەی نەوەی نوێ دوا بزمار لە تابوتی مەرج خۆیەدات. چۆن؟ وەگوتمان ما بۆ ڕۆژ کۆنگرەکە بێت بەم سەفەقاتە ژێر بەژێریەی
بەم فشاری لە زیندان ئیتر هەموو ئەم کارانی کە لە ڕابردوو کردی بە باش و بە خراپە و فیسفڕێکیتەوە. بۆ چوونت لەسەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی دیکە لە هەرێمی بەڵێ کوردستان؟ هێزە ئۆپسیۆنەکانی تری کوردستان کێشەکەی مان لە ئەوەدایە هیچ هێزێکی ئۆپسیۆنمان نییە لە کوردستان نیشتیمانی بێت. بۆ نمونە لە ڕەوتەکەی کاک عەلی حەمە ساڵح دەڵێ باش واجهەی حزبەکەی کە دکتۆر غالبە داوا لە حەشدی شعبی دەکە بێت کوردستان داگیرکات. تۆ سەرڕای هەموو ئەو تێبینیانێ کە لە سەرێکی تو پارتیت هەیە ناتوانیت بڵیت حەرەبێک یا تورکێک یا فارسێک بێتن حکومڕانی مان بکات. ئێستاش بەدەستی حزبە ئۆپسیۆنەکانی کوردستان بێتن، ئێستا ئەگەر لەم ئانوساتە بەدەست حزبە ئۆپسیۆنەکانی کوردستان بێتن دەچن سەفەوی عوسمانی لە ئێمە زندی دەکەنەوە وەک میرنشینەکانی ڕابردوو تەنها پۆستێکی کارتۆنیان دەبێتن لەژێر فەرمانڕەوانی ئەوان تەنها بۆ ئەوەیەکی تو پارتی نێمنی کە ئەمە زۆر خەتەر ئەم فکرەیە. ئۆپسیۆنی نیشتیمانی پێویستە هەبێت کە نییە. ئۆپسیۆن نیشتیمانی چییە؟ با بەرهەڵستکار بێ بەرامبەر دەسەڵات با هەڵەکانیان باس کات، بەڵام لە هەمان کاتدا بەرنامە و پرۆژەی خۆشیان پێ بدەێت هاوبەشێک بێت لە دەرەوەی دەسەڵات لە دەرەوەی حکوومەت لەژێر ڕێنماییەکانی لەژێر ڕێنمایی یاساکانی حکوومەت کار بکات. ناکرێت هەر یەک لە ئەندامی حزبە ئۆپسیۆنەکان هەڵسێت بە ناوی ئازادیەوە جنێو بە ئابا و ئەژدای سەر و حزبەکانی دەسەڵات داتن کە ئەوە زۆر هەڵەیە. من پێ دڵم تا سەر ئێسقان دژایەتی حزبەکانی دەسەڵات بکە، چاوپۆشی لە هیچ هەڵەیەکی حزبەکانی دەسەڵات مەکە، بەڵام لەژێر ناوی ئازادی ناکرێت جنێو بە ئابا و ئەژدادی سەر و حزبەکانی دەسەڵات بدەیت کە بڵێ ئەمە ئازادیە. ئازادی ئەوەیە تۆ هیچ شتێکت بە زۆرە من لە پێ نەکرێت. ئازادی ئەوە نییە تۆ هەرچیت گوێ بیکەیت. باش کە پێت وایە بوونی ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی زەرورەتێکە بۆ بارودۆخی کوردستان تەمایەکی واتان هەیە؟ بەرنمەیەکمان هەیە وەگوتم لە ڕۆژانی داهاتوو دەخینە بەردیدی هاوڵاتیانی کوردستان. باش بابێن بەسەرەوەی کە سەبارەت بە ئەو ڕێککەوتنەی کەم بەم دواییانە لە نێوان جوولانەوەی نەوەی نوێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کرا، تێبینی بەڕێستان لەسەر ڕێککەوتنەکە چییە؟ خوێندنەوەتان چییە بوو ئەمە؟ من پێم وایە ئۆپسیۆن ناکرێتن ببێت بە هۆکارێک بۆ قوڵبوونەوەی کێشەکانی هیچ حکوومەتێک، نابێ هۆکارێک بێ بۆ قوڵبوونەوەی کێشەکان. ئەم ڕێککەوتنەی جوڵانەوەی نەوەی نوێ یەکەم شت بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان بوو لە سنووری سەوز، دووەم بۆ ئازادکردنی سەرۆک جوڵانەوەکە بوو وەک گوتم تەعاملی 6 مانگ زیندانی نەکرد کە ئەمە زۆر سەختە. ئەمە زۆر بە ئومێد و لێمان دەڕوانی و ئومێدی زۆر زیاترمان بە کاک شاسوار هەبوو. من تا ئەم دەقێش بە عورمەتەوە ناوی دەهێنم چکە ڕۆژگارێک سەرکردن بووە و من پێم وایە ئەگەر هەر لایەنێک هەر جوڵەیەک دروست بێت لە کوردستان، ئەگەر ئەم جوڵەیەکی نیشتیمانی بی ئۆپسیۆنێکی نیشتیمانی بی بەرهەڵستکارێکی نیشتیمانی بی پێویستە ڕێز لە هەموو لایەنەکان بگرێت. بۆیە من تا ئەم دەقێش ڕێز لە خودی کاک شاسوار دەگرم، بەڵام دەبووە تەعاملی زیاتر بێ، دەبووە لەژێر فشاری یەکێتی ئەگەر لە ناو زیندان بشکوژرا بە هەرگیز دەنگی دەنگدەرەکان و خۆبەخشەکانی جوڵانەوەکەی نەفرۆش بە. بەڵام ڕازی بوو فرۆشتی پێتان وایە؟ یان لە چوارچەوەی کارێکی سیاسی دەیبینێن؟ نەخێر لە چوارچەوەی کارێکی سیاسی نایبینین. ڕەن دەتوانین ناویش لێ بنیت کارێکی سیاسیان جوڵەیەکی سیاسی، بەڵام وە گوتم هێزی ئۆپسیۆن ناوێ هۆکارێک بێ بۆ قوڵبوونەوەی کێشەکان. اینجا مەبەستم ئەوە بوو چونکە شاسوار عەبدولواحید یعنی لە دەیان دیمانە و چاپێککەوتنی خۆی باسی لەوە کردووە کە تەواو دژی حکومڕانی هەرێمی کوردستانە بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کەچی بینیمان لەولاوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو دوو هاوڕێی دێرین لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆنگرێ ڕۆژنامەوانی دەرکەوت. بەڵێ من دەمەوێت لێرەوە بە هەموو خۆبەخشەکانی جوڵانەوەی نەوەی نوێ بڵێم، دەمەوێت بە خودی کاک شاسوار بڵێم کە عورمەتم هەیە بۆی دووبارە پێت دەڵێم وەک سەرکردەیەکی سیاسی من ڕێز لە هەم سەرکردە سیاسیەکان ئەگرم. زۆردا دەیوێت ئەم ڤیدیۆیانم بۆ هەڵگرن، ئەو ڤیدیۆکانمان بۆ هەڵگرتووی هەموو شت بۆ لێ ئەدەینەوە، نەدا باشان کرد بە مۆزەخانە و نە کەست لە بەردەچی سەرا هەڵواسی. ئەمانە تەنها وەهمێک بوو لای دەنگدەران دروست کرد، ئەمە تەنها خۆڵکردن بوو لە دەنجی ناڕازی بۆ گەیشتن بە ئامانجە کەسیەکانی خۆت. مێژوت چۆن وەسفی ئەم بڕیارە سیاسیانە ئەم ڕەفتارانە دەکات؟ مێژوو تا ئەو قۆناغی کە جوڵانەوەی نەوەی نوێ لەگەر یەکێتی نەچۆتە ناو ڕێککەوتنێکی سیاسی بە زۆرە ملێ لەژێر فشار ڕەنگە بە جوانی وەسفی نەوەی نوێ کە بەڵام لە دوای ئەم ڕێککەوتنە ئیتر
جوڵانەوەی نوێنی و ڕەنگە کاکشاسوواش بچنە زبڵدانی مێژوو. باش خۆت یەکێک بووی لە ڕۆژنامە نووسانەی کە لە میدیای فەرمی جوولانەوەی نەوەی نوێ کارت کردووە تا چەند لە ئەدای میدیای فەرمی جوولانەوەکە ڕازی بوویت؟ من نامەوێ ڕاستی نامەوێ قسە بکەم لەسەر میدیای فەرمی جوڵانەوەکە، بەڵام دەمەوێ قسە بکەم لەسەر هەموو ئەم پەیج و ئەکاونت و ئەم میدیانەی لایەنە ئۆپسیۆنەکان کە زۆر بە شێوازێکی ڕقاوی شێوازێکی ژەهراوی بیر دەکەنەوە بەرامبەر بە قەوارەی هەرێمی کوردستان. وەک بینیمان لەم پێشهاتانە بەو دواییەکە ڕوویدا جەنگ لە نێوان ئێران و ئیسرائیل کەوا عێراق شتێدا بوو بە تایبەتی هەرێمی کوردستان بوو بە مەیدانی ئەم جەنگە ئەدایەکی زۆر ناشرینیان دەکرد بووم بە چاوساغی دوژمنانی کوردستان. وەک بینیمان دەقا بە دەقا لۆکیشنی ئەم شوێنانیان دەویست لۆکیشنی ئەم شوێنانیان دەگوت کەوا ئەم درۆن یاخود ئەم هێرشانە کە لەلایەن تاریکپەرستانەوە دەکراسە کوردستان دەیانوت وە قەنەعاتکە کاک ئەحمەد قەنەعاتکە کا قسە دەکەم میدیا هەبووە لە کوردستان میدیای لایەنی ئۆپسیۆن نامەوێ ناوەکەی بڵێ میدیا هەبووە لە هەرێمی کوردستان میدیای ئۆپۆزیسیۆن ڕۆژنامە نووسێکی لە پەخشی ڕاستەوخۆ کە بێژەر پرسیاری دەکات دەڵێتن بارودۆخی هەولێر چۆنە تەنها وتیوتی لە ئێستادا ئارامە دوای کۆتایی هاتنی لایڤەکە پەیوەندیان پێکردوتەن تۆ ڕاژەکەت کۆتایی پێهاتووە و بڕۆ بۆ ماڵەوە. زۆر خەتەرە زۆر خەتەرە ئەو ئۆپسیۆنانی کە لە کوردستان هەن بە هەموو لایەنە ئیسلامیەکان و بە ئەم لایەنەی تر کە لە دەرەوەی ئیسلامیەکان کار دەکەن وەک جوڵانەوەی نوێنی و وەگوتمان ڕۆتەکەی عەلی عەمەساڵح زۆر خەتەرن، یعنی زۆر خەتەرە تۆ ئۆپسیۆنێکی نیشتیمانیت نەبێ. ئۆپسیۆن ناکرێت ئۆپسیۆنێک بێتن ئۆپسیۆن دەکرێت تا قۆناغێک دژی کارە هەڵەکانی دەسەڵات بێ بەڵام ناکرێت دژی نیشتیمان بێت. باش کاک ئەحمەد دەمەوێت لەسەر ئەو خاڵە بوەستم. ڕۆژنامە نووس لە دەستگای میدیای فەرمی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەوەی کەوتویەتی هەولێر ئارامە لە کارەکەی دوور خراوەتەوە دەرکراوە؟ ڕۆژنامە نووس لەسەر ئەوەی کەوتویەتی لە پەخشێکی ڕاستەوخۆدا هەولێر ئارامە دوای کۆتایی هاتنی پەخشە ڕاستەوخۆیەکە تەلەفۆنی بۆ کراوە پێیان وتووە ڕاژەکەت لای ئێمە کۆتایی پێهاتووە بڕۆ بۆ ماڵەوە. تۆ چۆن دەی بڵێ هەولێر ئارامە؟ بڵێ بۆیە دەڵێم پێویستە دەبێ پێویستە ئۆپسیۆنێکی نیشتیمانی دروست بێ. باش دەوایان دەکرد دەبوایە چی بڵێن بوونمونە لەم بارودۆخانەیە؟ من نازانم ئیتر ئەوە وەک زانیاری چونکە باسی ئەوت کرد کە پەیج و ئەکاونت و میدیا سێڤەرەکان بە ئاراستە دەکران کە دژی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بێتن وایە؟ زۆر کێشەیە ئۆپسیۆن لە وڵاتە نەخۆشیە، یعنی ئۆپسیۆن دەسەڵات ئەگەر جارێک نەخۆشوی ئۆپسیۆن دووجار نەخۆشیە جگە لە ئەوەی دەسەڵات دەدەن بە دەیان ئەکاونت و پێیجیان دروست کردووە کە تیایدا هەموو توانەکانی خۆیان کۆ دەکەنەوە بۆ ئەوەی بە هێرشی ناڕەوە بە تۆمەت بەخشینەوە بەلایانی دەسەڵات ئۆپسیۆنەکان ناوخۆ ئۆپسیۆنەداتن وە گەورەترین نەخۆشی ئەوەیە دەتوانین بڵین خۆبەخشەکانیان دەتوانین بڵین ئەندامەکانیان دەتوانین بڵین هەڵسوڕاوەکانیان ئیتر هەر ناوەچ لە دنیای فێرە جنێوفرۆشیان دەکەن، یعنی کۆمنتەوانەکان ئەو ئێستا کە عەزب لە کوردستان زۆر بچوک بووتەوە هاتوتە نێو چوارچێوەیەک کە کۆمنتەوانیان هەیە تەنها جنێوفرۆشی دەکەن جنێو دەدەن. چی فێریان دەکات جنێو بدەن؟ طبعاً لەلایەن حزبەکەەوە ڕاست دەکرێن لەلایەن حزبەکانی ئۆپسیۆنەوە ڕەنگە حزبەکانی دەسەڵاتی لەم زۆریان هەبێ بەڵام حزبەکانی ئۆپسیۆن کار دەکەن لەسەر جەهلی ئینسان بردنیان بەرەو ئاقارێک کە پڕ بێ لە نەفامی. باش کاک ئەحمەد پاش ئەوەی بەم جۆرەی کە خۆت وەسفی ئۆپۆزیسیۆنت کرد لە هەرێمی کوردستان پێت وایە ئۆپۆزیسیۆن ببێتە بەدیلی دەسەڵات؟ قەنەعەتکە کاک ئەحمەد من ماوەی 5 ساڵە لەناو یەکێک لە حزبەکانی ئۆپسیۆنم و هاوڕێی زۆر نزیکیشم هەیە لەناو حزبەکانی تری ئۆپسیۆن. ئێستا یەکێتی پارتی لەم دەقەیە دەسەڵات بەجێ بێڵن بڵێن دەیدەین بە جوڵانەوەی نەوەی نوێ و ڕەوتی هەڵوێست و ئیتر لایەنە ئیسلامیەکان بەگریانەوە تەسمیل یەکێتی پارتی دەکەنەوە چونکە هیچ کادرێکیان نییە هیچ خۆبەخشێکیان نییە لە شوێنی شیاوداینن. ئەوان تەنها پەروەردەی کۆمەڵە جنێوفرۆشیان کردیا بە ناوی ئازادی دەتوانن جنێو بدەن دەتوانن قسە بکەن
کە وەک گوتمان ئازادی ئەمە نییە ئازادی ئەوەیە تۆ هیچ شتێک بە زۆرم لە پێ نەکرێ ئازادی ئەوە نییە تۆ چیت بووی ئەوە بکەیت باش کاک ئەحمەد من کە سەرەتاش باسم کرد وتم یەکێک لەو کەسانەی کە ناڕازیە لە جمو جوولە سیاسی جوڵانەوەی نەوەی نوێ لەم دوایە دەمەوێت بۆ چۆنت بزانم ئێستا ئێوە وەکو بڵێن خۆبەخشانی نەوەی نوێ بەردەوا من پەیوەندیتان بە نەوەی نوێەوە ماوە یان نە ئێمە تام قۆناغە نەوەی نوێ بووین وەگوتم بە شانازیۆژ نەوەی نوێ بین تا ئەم قۆناغی کەوا یەکێتی و نەوەی نوێ نەچوونە ژێر هیچ ڕێککەوتنێک لە ژێر فشاردا بەڵام دوای ئەم ڕێککەوتنە ئێمە هیچ پەیوەندێکمان مەزڵانەوەی نوێی نوێنمە و تەنها من نیم من یەکەم کەس نیم وە کۆتا کەس نیم ڕەنگە ئەمە شۆکێک بێ بۆ نەوەی نوێ و ئیتر پێم وایە دادیشان ناداگەر لە ئێستادا بە هەڵەکانیشان دابستنەوە و لە هەڵبژاردننی داهاتوش دەبینن کە چۆن بەدەستی خۆیان و بەدەستی ئێمە دوا بزماریان لە تابوتی مەریش خۆیان داوە هەز دەکەم ئێوە خۆبەخشانی نەوەی نوێ مەعاناتان زۆر بووە لە ماوەی باگەشەی هەڵبژاردن بۆ دوایین هەڵبژاردننی خولی پەرلەمانی عێراق ئەم خوڵی دوایی چەند بڵێن خۆبەخشێکتان لە کاتی هەڵواسینی پۆستەرەکانی جۆلانەوەکە پێم وابێ زامدار بوون جۆرێک لە زیانیان بەرکەوت ئەو کەسانە هیچ لێپرسینەوە یاخود با بڵێن بەدوادا چوون بۆ بارودۆخەکانیان کرا هاوکاری کران بەڵێ ئێمە وەک حزبێکی ئۆپسیۆن هەم لە سلێمانی هەم لە هەولێر هەم لە دهۆک لەلایەن دەسەڵاتەوە زۆرجار هێرش دەکرا سەر خۆبەخشەکانمان ڕەنگە ئەوەش یەکێک بێ لەو بابەتانێک کە زۆر ئازارمان دە دوای ئەو هەموو ئازار و ئەو هەموو ئازاردان و ئەو هەموو مەینەتی ئەمە ناو جوڵانەوە کە بینیمانە شەو ڕۆژمان خستۆتە سەر یەک بۆ سەرکەوتنی ئەم جوڵانەوەیە بە تایبەتی خۆبەخشەکانی سلێمانی هەرچەندە لە هەولێر خۆبەخشەکانمان زۆر ئازاریان پێگەیشتووە بەڵام لە سلێمانیش یعنی کەسانی سەر و ڕەنگە هەر لەژێر شەق و لەژێر شاپ و لە بەردەم خێزانەکەی خۆیدا بردیبیان بەڵام ئێستاکە دەبینین سەرۆشی جوڵانەوەکەمان هەموو ڕۆژێ زۆر بە گەرمی باوەش بە کاک باڤڵدا دەکاتن خۆ زۆر ئاسایی بوو ئەگەر لە سەرەتای دروستبوونی جوڵانەکەەوە بیوت بە ئێمە ڕۆژانێک ئەگە بتوانین هاوبەشی بکەین لەگەر یەکێتی و پارتی خۆ یەکێتی و پارتی دژمنی ئێمە نینە ئەوانش بەشێکن لە ئێمە خاوەنی کۆمەڵێت جەماوەری زۆر بەرفراوانن ئێمە ڕۆژێ لە ڕۆژان دەچینە بەردەرگای ئەوانیان ئەوان بێنە بەردەرگای ئێمە ئامادەین بۆ ڕێککەوتن ڕەنگە ئێوە لای ئێمە شتێکی زۆر ئاسایی بە بەڵام کە تۆ بانگەشەی ئەو بکەی هەڵیان بواسی دواتر بچی دەبەشام بکەی بە ڕێگایکانی ئەمە زۆر سەختە بۆ ئێمە و ئێمەش وەک گوتم زۆر بابەتتر ئازارمان دەداتن لەنگەرگرتنی جوڵانەوەی نەوەی نوێ بەرەو بنەماڵەیی بوون ئەمە لە هەموو شتێک زیاتر ئێمە خۆبەخشەکان ئازاردات باش دەرکەوتنی شاسوەر عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ لەو کنگرە ڕۆژنامەوانی دوای ئازادکردنی ئەنجامیدا و لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکەوتن لە بەردەم مایکەکان ژمارەیەکی زۆر مایکی لێبوو بە پێکەنینەوە وەکو دوو دۆستی زۆر دێرین بەیەکەوە دەرکەوتن لەو کاتەدا ئێوە خۆبەخشانی نەوەی نوێ چاستێکتان هەبوو ئەوی کە باست کرد زۆر پێی نیگەران بوون ئەم بارودۆخی کە باست کرد ینی ئەو شعورێکە لەلاتان دروست بوو ئەو کاتیان کامیان باشتر بوو بۆ ئەم ڕێکەوتنەی نێوان یەکێتی و نەوەی نوێ و یەکەم کۆنگریان یەکەم کۆنگری کاک شاسوار زیاتر بە تیشک باخمە سەر ئەوە تەمسیلچیەکەیان یاخود دەرهێنەری ئەم فیلمە زۆر باش نەبوو بۆ نمونە کاک شاسوار هێشتا تەواو نەبوو لە کۆنگرەکە کاک باڤڵ ڤیددیۆک دەکات و وڵامی داتەوە هەلەوێەوە ڕێکەوتنەکە دەکەن خۆزگە دەرهێنەری فیلمەکە کەمێک بە مێشێکی فراوان فیلمێکیش باشتر جوانتری بۆ دروستکردمان هەیە بۆ ئەوەی هەرکەمێک خۆبەخشەکان تووڕێیەکەیان کەم بایەوە و دەرکەوتنی کاک شاسوار و دەرکەوتنی کاک باڤڵ لە پاڵ یەکتریدا بڵێ ئەوە ئازاری من و هەموو خۆبەخشەکان و ڕەنگە ئازاری بەشێکی زۆری لە دەنگدەری نەوەی نوێدا بێت. کاک ئەحمەد من گرتەیەکی ڤیددیۆیم لەلایە پێم خۆشە ئەم گرتە ڤیددیۆی ببینی اینجا سەرنجی خۆت لەسەر گرتە ڤیددیۆکەم پێ بڵیت و بۆ بینەرانیشی باز بکەی بزانین ڕات چیە لەسەری نزیکە کێ باتەڵ تاڵەبانی ڕاست ناکات ئەگەر ڕاستی بکرد نازانم باتەڵە با بڵە باتەڵە
لەبەرەوەی قسەکانی باتڵە بەڕاستی یعنی قسەکانی ڕاست نییە قسەکانی هەمووی هیچی لە جێ خۆیان نییە کابراایە کە ئەمڕۆ قسەیەکە بەیانی قسەیەکی ترەکات تۆ لە ناو دەسەڵاتی هەتا باش بەڵێ بەداخەوە مەسروەخانە کاتڵێت کاک باتڵ تاڵەبانی باش سەرنجت چییە؟ من ئەمیان لە چی و ئەویان لە چی؟ پێویستە ئەگەر ئۆپسیۆنیش نیشتیمانی هەبێت ڕێز لە هەموو ئینسانێک بژیری هەموو ئینسانێک وە خۆی دەبێت بانکرێتن نابێت کورتکراوە بۆ ناوەکەی بکرێتن بەڵام من ناو حزبەکانی ئۆپسیۆن وەگوتم نەخۆشێک بڵاوبووتەوە جنێودان لەژێر چەتری ئازادی کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە دەبین ئێستا لە بەغدا دەست لە ملانێ دەکەن دەست داخن ناو دەستی یەکتر هیچ کێشەیەکیان نییە ئەوە تەنها بۆ خۆڵکردن لە چاوی خەڵک بوو و هیوادارم بۆ 4 ساڵی داهاتوو یاخود بۆ 2 ساڵی داهاتوو بۆ هەر هەڵبژاردنێک کە لە خولەکانی تر ئەنجام دەدرێ پەیجەکان کەناڵەکان ئەم ڤیددیویانە بۆ خۆبەخشەکانی جوڵانەوەی نەوەی لێ دەنەوە بۆ ئەوەی جارێشتر بە قسە قەبەکانی سەرۆکی جوڵانەوەکە و خوشکەکەی و دەکا کەواتە بنەماڵی عەبدولواحید پێویست ناکەی تر بڵێن جوڵانەوەی نەوەی نوێ ڕەنگە ناوەکە زۆر درێژ بوو ئێستا نەومان لەسەر زارمان ڕۆژگارێک زۆر بە تامەزۆریە ئەو ناومان دەهێنا بەڵام ئێستا کە توانین زۆر بە کورتی بڵین بنەماڵی عەبدولواحید چونکە ئەمانە بوونە هۆکارێک بۆ توانەوەی نەوەی نوێ ئەمانە بوونە هۆکارێک بۆ ئەوەی دەنجی ناڕازی زارێشتر بۆ ئومێد بێت باش کاک ئەحمەد کە باسی بنەماڵایی بوونت کرد تەنانەت پێم وابێت لە کاندیدکردن و لەو پەرلەمانتارانی کە هەشیان بوو هەندێکیان هاوسەری یەکتر بوونمونە یەکێکیان لە پەرلەمانی کوردستان پەرلەمانتار بوو 4 ساڵی داهاتوو ئەم جارێ هاوسەرەکەی کاندید بوو پەرلەمانی عێراق ینی بووچی ئەم شتە بووە کولتورێک لە کاتێکدا خۆت باست کرد کە لە نێو جوڵانەوەکە وا باو بووە یاخود بڕیار وا بووە کە دژی ئەوە بن دەسەڵاتی حزبێک بەرتەسک بکرێتەوە وەکو خودت باسی دەکەی لە بنەماڵە ئەوە ڕەخنەیان دەگرت لە بنەماڵە کەچی حزبەکەیان بوو بە بنەماڵە بەڵێ با سەرتا وڵام یەکەم پرسیاردەمەوە کە باسی ئەوەی دەکەی جوڵانەوەکە بۆچی تایدا ژن و مێردەکانتیدا ژن دەڕۆیشتە پەرلەمانی عێراق ئەمجار دەگەڕاوە پیاوەکەی دەڕۆیشتەوە بە پەرلەمانی عێراق ئەمە ئێمە نازانین ئێمە شتەرمان لە شەوا بوو وەک خۆبەخشانی جوڵانەوەی نەوەی نوێ دەماوت ئەمە ئایا حزبێکی سیاسیە یاخود حزبێکی زەوجیە زۆر کێشێت و نەزانین کە حزبەکەت حزبێکی سیاسیە حزبێکی زەوجیە ئەوانیش هۆکارگەلێک هەبوون لەسەر ئەم بابەتە کۆمەڵی خاڵیان باز دەکرد بۆ نمونە متمانەمان نەماوە بەڵێ تۆ کە نەتوانی تاکەکانی ناو حزبەکەت پەروەردە بکەیت تەنها فێنە جنێ فرۆشیان بکەیت بەڵێ ناتوانین تاکێکی بەڕەوش تاکێکی بە مۆڕاڵ بە ئەخلاق تاکێک کە نەکڕێتەوە پەروەردەی بکەیت ئەوان وا قسەیان دەکرد ئیتر وا لە جمهورەکەی جوڵانەوەی نەوەی نوێیان دەگەن کە ئێمە متمانەمان نماوە چونکە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو کۆمەڵی لە پەرلەمانتارەکانمان چونەتە پاڵیەکێتی کۆمەڵێشتمان شتە پاڵێک پارتی یعنی ئەمە لای ئەوان ئەوە بوو کە ئەوان متمانیان نماوە بەڵام چۆن تۆ حزبێکی سیاسی بی نەتوانی تاکێک پەروەردە بکەی کە خۆی نەدۆڕێنێ بەرامبەر پارە کە خۆی نەدۆڕێنێ بەرامبەر هیچ حزبێکی دەسەڵاتدار نەیانتوانی بەداخەوە هیچ لە حزبەکانی کوردستانیش ناتوانیوە وەک بینیمان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەکێک بوویان دوانی بوو لە پەرلەمانتارانی حزبەکەی عەلی عەمەساڵحیش دووبارە جودا بوون لەم حزبە و چوونە پاڵیچێتی پارتی کە ئەمە وەگوتمان خەتەراتێکی زۆر گەورەیە بۆ سەر کوردستان حزبی ئۆپسیۆن نتوانێت تاکەی ناوخۆی پەروەردە بکات تەنها فێرە جنێ فرۆشیان بکات دەبێت دووبارە و سێبارە پێویستە خەڵکی کوردستان ئەو بزانێت ئێمە پێویستمان بە حزبێکی ئۆپسیۆنی نیشتیمانیە کە بەرهەڵستکار بێت دژی یەکێتی پارتی بێت دژی کارە هەڵەکانیان بێت دژی یەکێتی پارتی بەبێ هۆکار نا بە هۆکار دژی هەموو ئەو هەڵانە بێت ئەگەر یەکێتی پارتی لە حوکمڕانی هەیان بێ بەڵام دژی نیشتیمان نا بەڵام دژی ئەوە نەبێتن کە نیشتیمانەکەت بەرەو پێش بچێ کادیرێک و ئەندامەکانی خۆی فێرە جنێفرۆشی نەکاتن جنێفرۆشی و بێڕەوشتی لە کۆمەلگا بڵاو نەکاتەوە نەبن بنەخۆشی باش کاک ئەحمەد کاتی بەرنامەکەم خەریکە بەرەو کۆتایی دەچێت دەمەوێت بزانم دوای ئەم ڕێککەوتنەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و جوولانەوەی نەوەی نوێ چارەنووسی جوولانەوەکە چی دەبێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا کورسیەکانی چی بەسەر دێت جەماوەری لەگەڵ دەمێنێت یان نا بەڵێ من دڵنیایی دەدەم بە سەرۆک جوڵانەوەی نەوەی نوێ دڵنیایی دەدەم بە هەموو خۆبەخشەکانی جوڵانەوەی نەوەی نوێ تا زووە ئەم جوڵانەوەی بەجێ بێڵن و سەرۆک جوڵانەوەکەش تازە پەشیمانیش دادی ناداتن من دڵنیام نەک هەر ئەو حزبەکانی تریشی ئۆپسیۆنیش وەک عەلی عەمەساڵح و هەڵوێست و یەکگرت و کۆمەڵیش کە ئەمان هەمووان بەشدارن لە خۆڵکردن لە چاوی ئەم خەڵکە وەک بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لیستەکەی عەلی عەمەساڵح و لیستی
کۆمەڵ و یەگرتوش لە بەغدا لەگەڵ یەکێتی دانیشتن خەریکی سەفەقاتی ژێربەژێری بوون بەڵام دوای ئەوەی کە زانیان هیچ وەزارەتێک وەرناگرن هاتنە سەر شاشەکان داوای لێبوردنیان لە جەماوەری خۆیان کرد. بۆیە من پێم وایە جوڵانەوەی نەوەی نوێ و ئەو عزبە ئۆپسیۆنانی کە ئێستا لە کوردستان هەنوەک هەڵوێست و هەموو ئەوانەی تریش دوای ئەم کارانەی کە کردیان بەرامبەر بە دەنگدەرانی ناڕازی دڵنیا بن بۆ جاری داهاتوو دەنگەکانتان ئەوەندە کەم دەکات نەک بە هاوپەیمانی و بە شەراکەت کەس بە جاشی ژوەرتان ناگرێت و خاڵێشتیش کە زۆر گرنگە باسی بکەم ئەوەیە ناکرێت سەرۆک عزبی ئۆپسیۆن لە ناو کۆشکەکەی لە ناو ڤێلاکەی ڤیددیۆ بکات بڵێت من لەبەری هاوڵاتیم ئەمە زۆر خەتەرە ناکرێت سەرۆک عزبی ئۆپۆزیسیۆن دیوەخان دانێ بچی سلعی نێوانیچێتی پارتی بکات ناکرێت سەرۆکی عزبی ئۆپۆزیسیۆن 3 بۆ 4 ژنی هەبێت بڵێ من لەبەری خەڵکم ئێمە ژنێکمان هەیە گیرمان خواردێ بەدەستەوە تۆ چۆن بە 4 ژنەوە دێتی بە لەبەری هاوڵاتیان کار دەکەیت تۆ چۆن دەتوانی بێ لەبەری هاوڵاتیان بیت بەڵێ هەموو عزبەکانی ئۆپسیۆن بۆ هەڵبژاردننی داهاتوو لە هەرێمی کوردستان دەنگەکانیان ئەوەندە کەم دەکات وەک گوتم کەس نەک بە شەراکەت کەس بە جاشی وەریان ناگرێت. باش کاک ئەحمەد لە کۆتاییدا دەمەوێت کۆتا قسەت وەربگرم چیت هەیە بۆ کەسانەی تر ئەو بڵێم خۆبەخشانەی لە نێو جوڵانەوەی نەوەی نوێن کە وەکو خۆت باست کرد ئێوە گرروپێکی فراوانن لە ئێستادا بڕیارە کە لە داهاتوودا ئێوە هەڵوێستێکی ترتان هەبێتن و بۆ ڕایگشتیش بە فراوانتر ڕای بگەینن چ قسەیەکت هەیە بۆ ئەو کەسانی کە لە نێو جوڵانەوە بەڵێ من لە کۆتایی قسەکان دەمەوێت بڵێم من نەهاتوم ڕووی خۆم سپیکەمەوە من تام قۆناغ لەگەڵنەوەی نوێ بووم کا لە سەڕی ڕەوە ڕاستەکە بووە و پەشیمانی ژنیم لەوەیگە ڕۆژگارێک نەوەی نوێ بوومە دووبارەی دەکەمەوە لە بەردەم هەموو خۆبەخشانی جوڵانەوەی نوێ دووبارەی دەکەمەوە لە بەردەم هەموو خەڵکی کوردستان ئێمە کۆمەڵی گەنجین بە مابادەیەکی زۆر پاکۆ لەگەم جوڵانەوەی بووین حەزمان بە گۆڕانکاری دەکرد گۆڕانکاریەک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بەڵام نەگەیشتین بەم ئامانجا بەهۆی ئەوەی کە لەژێر فشار و بەهۆی ئەوەی بۆ کە سەرۆکی دڵانەوەکەمان نەیویست بەرژەوەندیەکانی لە سلێمانی دەست بداتن دەنگەکانی ئێمەی فرۆشت من تەنها ئەوە دەڵێم من یەکەم کەس و کۆتا کەس نیم بۆیە داوا لە هەموو ئەو هاوڕێیانم دەکەم کە ناو جوڵانەوەکە بوون داوا لەم هاوڕێیانەش دەکەم کە ناو عزبەکانی تری ئۆپسیۆنن بەسە ئیتر دوای ئۆپۆزیسیۆنێکی نانیشتیمانی مەکەون ئۆپسیۆنی نیشتیمانی پێویستە دروستکە و وەرم بە هەمومان بەیەکەوە هەوڵی بۆ بدەین ئەمە کۆتا قسەی منە زۆر سپاس کاک ئەحمەد کوردە خۆبەخش و بەرپرسی خوێندکارانی جوڵانەوەی نوێی نوێ لە هەولێر و ڕۆژنامەنووس لە میدیای فەرمی جوڵانەوەی نوێی نوێ زۆر سپاس کە لەگەڵمان بووی بینەرانی پایتەخت میدیا سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تاوەکو هەفپەیڤینی داهاتوو هەر شاد بن.